بەڵێ سلااوان لێبێت یارم شەو کاتژمێرن و 36 خولک درۆنێک لە ئیدارەی سۆران لە گەڕەکی وەستاڕەزەب لە ماڵە کەوتۆتە خوارەوە دیارە کەوتنە خوارەوەی ئەم درۆنە زەرەر و زیانی هەبووە دوو هاوڵاتی لێرە بریندار بوونە من بۆ زانیاری زیاتر لەسەر ئەو بابەتە شاید حاڵێکی ڕووداوەکەم لەلایەتن کاکەمان زۆرتی کە ڕۆژنامەنووسە و هەم ماڵیشی لێرە کاکەمان سلااوان لێبێتن ڕووداوەکە چۆن بۆ مامجارەوە سڵاو لێوەش مامە سازات وەڵام من دراوسێ ئەو ماڵم لەکەوە نزیکین وەکو ئێوە شەر ڕۆژنامە نووسم لە ناو حەوشەی ماڵەکەی خۆم بووم کە ئەو درۆنە هات دەنجێکی زۆری هەبوو ڕاستەکەی دیار نەبوو سەیری ئاسمانم کلیس دیار نەبوو بەڵام دەنجی زۆر بوو دوایی لە یەک لەحزە درۆنەکە کەوتە خوارەوە کە کەوتە خوارەوە بەر ئەو ماڵە دراوسەیەمان کەوت بەداخەوە ژنێک و پیاوێکی تێدا بریندار بوون بەڵام برینەکەیان سووکە شکور وەزیانی مادیشی زۆر نەبوو بەر بەشی پێشەوەی خانووەکە و ناو حەوشەی ماڵەکە کەوتووە شکوت کەس لە دەرەوە نەبووە تەنها ئەو ژن و پیا بوون بەڵام بە سوچی بریندار بوون ڕووداوەکە بۆ شێ بوون ڕێک سعات 96 دقه بۆ 90 دقه بوو کە درۆنەکە هات دەنجێکی زۆری هەبوو بەر لە تەقینەوەی کە تەقیەوەش بە هەمان شێوە ئاگرود و کەڵەشی زۆری دروست کرد دڵنیانیم لەوەی درۆنەکە تێشکێنرا و لێرە کەوتۆتە خوارەوە یاخود ڕێکات و بێرە بەم خانەدا تەقیوەتەوە لەوە دڵنیانیم بەڕاستی بەڵام بە کەمتر لە 5 خولەک هێزە ئەمنیەکان گەیشتنێرە لە کۆڵینەوەیان دەست پێ کردووە ڕێگریان کردلەوەی کە خەڵک بڕاتە ناوخانیوەکە من خۆم زوو گەیشتمێرە بەڵام لەبەر مۆزوعی ئاسایشی نەتەوەی ئەو بابەتانە خۆم پاراز لەوەی کە بسمەسە شوێنی ڕووداوەکە و تەسوور و شت کۆم بابەتانە ئەمبۆڵان سادی ئیسعاف هات نەخۆش بریندارەکانی گواستەوە بۆ نەخۆشخانە زانیاریم لایە لە کەسوکارەکەی کە دۆخی تەندروستیان باشە و جێگیرە بەڵام ئەوە درۆنی یەکەم نییە لە سۆران و لۆ منتیقەیەکێتەوە خۆتان نەزانن چەند ڕۆژێک پێشدا دوسێ درۆن لە سنتەری شار یەکەم درۆنە بەڵام دوسێ درۆنی لە چیای کۆڕک داوە ئەمڕۆ ئێوارە لە سنووری ناحەیوەرتێ لە شاخی ڕۆڵا کە بارەگای پێشمەرگەی لەوێش درۆنە کەوتۆتە خوارەوە شکور بۆ خوا خەڵک تۆزێک لە دڵ ڕاوچێدان بەڵام بەو شێوێنیە کە بڵێ مەترسی زۆری دروست کردی بێت بۆ زانیاریەکانت بەڵێ دیارە هەر ئەم شەو لە چەند شوێنێک تریش درۆنی بۆم ڕێژکاو کەوتۆتە خوارەوە لە دەبەری باڵەکایەتی لە گوندی کەوەرتەش هەر ئەم شەو درۆنێشتر کەوتۆتە خوار و لە سیای ڕۆڵەش بە هەمان شێوە درۆنی ترم شەو کەوتۆتە خوار لە ڕۆژانی ڕابردووش لە چیای کۆڕەکی گەشتیاری زیاتر لە 6 درۆنی بۆم ڕۆشتا خۆی بە ناوچەکەدا تەقاندوتەوە هەروەها لە فڕۆکەخانەی هەریریش بە هەمان شێوە زیاتر لە 12 بڵین درۆنی بۆم ڕێژکرا و لە ناوچەکە تەقیوەتەوە بەگشتی ئەم شەڕ و ئالۆزیانەی کە ڕووی لە ئێران کردووە پڕیشتی ئاگرەکەش بەر هەرێمی کوردستان کردووە تا ڕادەیەکتر سوود لە ڕاوچەی لەلایەن هاوڵاتیان لە ناوچەکە دروست کردووە بەڵام نەگەڕێمەوە لایەوە